باشە برایەگەی ود مامۆسا خێزانم جەڵدە لێیدا بوو هەر بە کۆڵ ئاوام کردە سەر کۆڵم و سەر شانم ئەم برد بۆ حەمامم شۆری ئەیگول لە ڕێیا من نقەمە هات خەریب و نییە کابرا ئەڵێ لە ژێریا بپسیم ئەیوت چی پیاوەکە تخوا من عیبم چییە ژنم بەسەرهێنیت هەوایە بەتاکید هیچ عیبێکرد نییە نەدیوە لە ژێر تا ئەڵێ هینم لە وڵاتی ئەڵمانیا ئەژیم من و دایکم پێکەوەین حەدم نییە بڵم دایکم لای منە لای دایکمم 2019 دایکم تووشی جەڵدەی مێشک بوو جارێکیش دڵی لە ماوەیەکی کەمە بە نزیکی بڵم 3 مانگ 3 جار جەڵدەی مێشک و جارێکیش جەڵدەی دڵ لێیە وای لێ هات بە تەواوەتی باری تەندروستی تێک چوو ئێستا بە هیچ شێوەیەک نە ڕۆشتنی ماوە نە قسەی ماوە نە جوڵەی ماوە یعنی گەڕاوەتەوە بە تەواوەتی بۆ سروشتی مناڵی هەموو ئەو ئەرکانەیشی ئەلحەمدوللا خوای گەورە ئەو شەرەفەی بە من بەخشیوە من خۆم سەرپەرشتیەکەم لەبەرەوەی بەشێک لە بەشەکانی پزیشکیم تەواو کردووە ڕێگەی ئەوم هەیە لە ڕێی حکومەتەوە کە هەم کارە یاسایەکانی و کارە تەندروستیەکانیشی گرتومەتە ئەستۆی خۆم لە دوای 9 مانگ لە دروستبوونی ئەو حاڵەتی دایکم باوکم لەگەڵمانە ئەژیا بەڵام ئیتر بە هەر شێوەیەک لە شێوەکان ئەو بڕیاری ئەوەی داگەڕایەوە کوردستان وەکاماژەم پێ ئێمە لە وڵاتی ئەڵمانیا ئەژین نزیکی بۆ مانگێک کەمتریش بڕیاری یا لەگەڵ کەسێکی ترا زەواجی کرد و یا ڕەبی مبارەکی بێت من ئەزانم لە ڕووی شەرعەوە ئەم شتە تەواو قبول کراوە و من قبولی ئەم واقعەم کردووە بەڵام کاتێکە گەڕایەوانێ بەڕاستی ئەمە ناشارمەوە من زۆر شکام زۆر ناڕەحەت بووم خۆشتان بەڕاستان ئەزانن کە باوک پایەکی گەورەیە لە ژیانی کچەکەیە و دایکیش بە هەمان شێوە بەڵام من لەو کاتەیە بەڕاستی با بڵێم بە شێوەیەک لە شێوەکان زۆر بارێکی قورس بوو بۆ سەرشانی من و دایکم ئاگاداری ئەو حاڵەتە نەبوو کە باوکم گەڕایەوانێ بۆیە توانیم تا 2 مانگێک چۆن بڵێن ڕای بێنم لەسەرەوەی کە بۆ لێرە نیە ڕۆشت و بۆ شارێکی تر بە ئیشێکی تر یعنی تێمگەیان ئەمزانی حاڵەتەکەی قبولی ئەوە ناکا کە من پێی بڵم گەڕاوەتەوانێ ینی جێ هێشتوین چەند جارێ باوکم پەیوەندی ئەکرد و ئەوانە من پەیوەندیم بە هیچ شێوەیە لێ نەبڕی بەڵام ڕاستی بڵم وەڵامی تەلەفۆنەکانم نەئەدایەوە تەنیا بە نامەی نووسین جواب مەدایەوە ئەمزانی ئەگەر وەڵام دەمەوانێ وەک پێویست نیم ناتوانم وەڵامێکی جوانم هەبێ بۆیە توانای ئەوەم نەبوو لە 2022 گەڕامەوانێ کوردستان و دەستیشیم ماچ کرد و باوەشیشیم کرد و خۆم کاتێکە ڕەوانی کوردستان بۆیەوانێ پڕ بەدڵ باوەشم پیاکردوتم وا هەستکە تۆ بۆ سەفەرە گەڕێتەوە لە کاتێکە ئەو بەڕاستی ئەیویست بگەڕێتەوانێت جێمان بێڵێ بەڵام من وەکو ئەوەی کە بۆ سەفەرێک بڕوات خواحافیزیشم لێ کرد تەنیا ئەوەی کە من کەم و کورد بووم ئەوە بوو کە زۆر بە کەمی وەڵام مەدایەوە هیچ بێڕێزێکم نەئەکرد قبولی بارودۆخەکەیم بوو هەتا چەند جارێک مامەکانیشم دەستخۆشی ئەویان لێکردن بەڵام ئەوی زۆر خەفەت بۆ تۆ ئەخوا لەبەرەوەی ئەزانێ بە تەنیا ماویتەوە بارودۆخی تۆ تەمەنێکی مناڵت هەیە و زۆر قورسە بۆ تۆ ئەلحەمدولیلا من خوشک و برایترم هەیە بەڵام هەریەکە پەیوەستە بە ژیانی خۆی و لە وڵاتێکی ترن ئەوەی کە لای من تۆزێک بەڕاستی بۆ بە ئازار ئەوەیە کە ئایا من ئەو کاتێککە وەکو پێویست نەبووم من تاوانبارم لە لای خوا چونکە بەڕاستی زۆر کات ئازارمەدا کە باوکم بە شێوە لە شێوەکان ئەگەر ئەو ماوەیە خەمێکی خوارد بێ ئەمە یەکێک لە پرسیارەکانم باوکم وەکوتم ئاماژەم پێەیە خێزانی هەیە ئێستا چۆن باوکم احترامی لە لای من هەیە بە هەمان شێوە دایکیشم بەڕاستی من لەبەر خاتری ئەوەی کە ئەو باوکمە ناتوانم بێڕێزی بکەم بۆ خانمێشی کە لە ژیانایەتی زۆر هەوڵی ئەوەدا کە قسەم لەگەڵکە و کاتێکە گەڕامەوە 2022 ڕۆشتم سەریشم لێدا و وتم یاخوا بەخێربێ بۆ ناو ژیانی تازەی باوکم ئومێدەکەم تۆ زۆر باش بی لەگەڵی باوەشم کرد ماچم کرد هەدێشم بۆ بردن بۆ هەردووکیان ئەمە لەلام بۆ بەگرێ دایکم دوای 2 مانگ تێمگەیان کە گەڕاوەتەوە زۆر قورس بوو بۆی یعنی باوەڕەکەی ئەو ڕۆژەی کە تێمگەیان کە باوکم گەڕاوەتەوانێ هەتا ئێوارە لەرز گرت بووی لە کاتێکا 3 جار جەڵدەلێە و هیچ جۆرە قسەیە ناکات تاکە قسەیە کە ئەیکا ئەڵێ مۆمە بانگی من ئەکات ئەگەر بیەوێت بەحسا بانگ مەکات
هیچی تری نییە بەڵام تێگەیش کە باوکم جێ هێڵاوە بەڵام وەکو ئەوەی کە ئێستا پێم وتی بێ خێزانێکی تری هەیە ناتوانم ڕێگە نادا تەندروستی تێبگەێنم بۆیە من ناچارم کاتێک قسە لەگەڵ باوکمەکەم بەڕاستی بیشارمەوە تەلەفۆنێک ئەکا خێزانی بەو پەڕی ڕێزەوە جوابێ ئەدەمەوە وەک بەڕاستی پێ ئەڵم دایەخان لە کاتێکە ئەو بە شێوەیەک لە شێوەکان بۆ من قورسە بەڵام پێ ئەڵم دایەخان و احترامێکی زۆریشی لێ ئەگرم چونکە هەرچی بێ ئێستا نیوەی ژیانی باوکمە دایکم ئەمە نازانێ ئایا من تاوانبارم لەوەی کە ئەمە ئەشارمەوە لە دایکم مامۆستاگیان ئەمە ئەوە پرسیارێکم ئەتوانی وەڵام بیتەوە دوای دوو پرسیاری تریشم هەیە جارێ بە ئەمەم لەبیر بمێنێت باشە زۆر باشە من نازانم طبعاًەوە حاڵەتێکە تایبەتە بە خۆتان بابەتێکی صرف خێزانیە باشە بەرامبەر بە باوکت چۆن بوویتە خوا لە قورئانە کە کاتێ باسی چاکەکردن لەگەڵ دایک و باوکاکە لە کۆتاییە ئەفەرمێ ربكم أعلم بما في نفوسكم إن تكونوا صالحين فإنه كان للأوابين غفورا ئەگەر لە دڵەوە خۆت بە گوناهبار نازانی گوناهبار نیت لە دڵەوە خۆت بە گوناهبار نازانی یعنی وا نازانی کەم تەرخەمیت بەرامبەر بە باوکت کرد بێ بەرامبەر بە دایکت کرد بێت کەواتە تۆ خۆت باش ئەناسی بل الإنسان على نفسه بصيرة همو كسي وەکو فەرمووت کاتێککە من گەڕامەوانێ ڕۆشتم سرم لێیە باوەشم پێیا کرد طبعا لە ژیانێکی نوێیا بوو بڕواکە کە هەنگاوم نابەرە و ماڵەکە من حەز ناکەم هیچم بۆ باسکی لەبەرچی یعنی من حەزەکەم ئەمەت بۆ باسکەم بل الإنسان على نفسه بصيرة من خۆم زۆر باشە ناسم ئێوەش خۆتان زۆر بە باشیە ناسم جاری وا هەیە کێشەیەکت هەیە تو ئەزانی بەچی ئەو کێشەیەت حەلە بێت باشە ئەزانی چۆنیش چارەسەر ئەبێت باشە جاری وا هەیە لە خەڵکێ شاریتەوە یا خۆت لە گێرێدەی هەر هەمومان باشی ئەزانین گوناهەکان کامەیە لەگەڵ دایکمان خراپ بوو بێتین ئەزانین لەگەڵ باوکمان خراپ بوو بێتین ئەزانین و چاکیش بوو بێتین هەر ئەزانین باشە کەواتە بەڕێزەکەم مەسەلەی ئەوەی کە ئایا گوناهبار بوویتە چەنێ ئەگەر کەم تەرخەم بوو بێتی لەگەڵ باوکتا گوناهبار بوویتە کەم تەرخەم نەبوو بێتی گوناهبار نیت و مەسەلەی ئەوەی ئەم ژنە لە دایکت ئەشاریتەوە شتێکی زۆر باشت کردووە چونکە تەندروستی دایکت وا ئەخوازێت ئەم شتەی لێ بشاریتەوە ڕەنگە ئیسا ئەگەر ئەمەی بۆ باسکەی جەڵدەیەکی تر لە دایکت باتەوە وەزعیتیەک چێ ڕەنگە بیکوژێت و بە تایبەت ژنی کورد لە مەسەلەی غیرەیە باوەڕ ناکەم یعنی هیچ نەتەوەیەکە بێت مینەکانی بەقەت مینەی کورد وەکو ئافرەتی کورد غیرەی هەبێت کە کاتێک بۆ نمونە ئەچێتە ژیانی پیاوێکەوە ئیتر ئەوێ ئەم ژیانی ئەم پیاوە کۆنتڕۆڵ کات تەنانەت وای لێ ئەکات من باسی زۆری ناکەم وای لێ ئەکات یعنی لە دایکیشی دووری خاتەوە لە خوشکەکانی دووری خاتەوە تۆ تەسەور کە یعنی ئافرەتی وا هەیە غیرە لە خوشکی پیاوەکە یەکات یعنی کاتێ خوشکەکانی تەلەفۆنی بۆکەن و ئەم بەگیان و بەساقە جوابیانە داتەوە لەم لاوە نییە ئەمە لە خۆیەوە مووی گرژ بووە خەریکە لەو پێسەی دەرەچێت باشە یان کاتێ بە قوربانی دایکیە بێت و ئەوانە ئەڵێ چی ئەیوە بە قوربان دایکی من نابی بابە دایکی خۆمە من باسی زۆری ناکەم باشە یان جاری وا هەیە خەلەلێکی زۆر گەورەی هەیە ئەم ژنە خەلەلێکی زۆر گەورەی هەیە ئەم پیاوە هەر ئەڵێ چی وەڵاهی ژنێ بێنم باشە بەس ئەوە نێ تۆ ژنێ بێنم ئەڵێ چی ئیتر لێ ئەبێ بە هەژدیها لێ ئەبێ بە مار یاخە تۆ تواناو نەماوە تۆ لە ئەرزا کەوتویتە معقولە من بڕۆم فلیپینی بێنم و بەنگلادیشی بێنم خزمەتەکەت ئەی بۆ ژنێ نەهێنم خزمەتەکە خزمەتی من و خزمەتی تۆش کات فراغیشم نەبێ تووشی تاوانیش نەبم ئەوەی پێ قبول نییە باشە برایەکەی وت مامۆستا خێزانم جەڵدە لێیدا بوو هەر بە کۆڵ ئاوام کردە سەر کۆڵم و سەر شانم ئەم برد بۆ حەمامم شۆری ئەیگول لە ڕێیا من نقەمە هات خەریب و نییە کابرا ئەڵێ لە ژێریا بپسیم ئەیوت چی پیاوەکەت خوا من عیبم چییە ژنم بەسەرە هێنیت هەوایە بەتاکید هیچ عیبێکت نییە نەدیوە لە ژێر تا ئەڵێهینم ئەوە مەبەستم چییە مەبەستم ئەوەیە ئەگەر ئێستا ئەوە بە دایکت بڵێ ڕەنگە دایکت جەڵدە لێیدا و وەزعی زۆر خراپێت بۆیە لەوە یا گوناحبار نابیت باشە کچی شیرین